بە بڕێرێکی ڕەسمی وەزارەتی حەج و عومرەی سەعودیە ڕایگەیاند فاریزەی حەجی ئەم ساڵیش وەک ساڵی پێشوو تەنها هاوڵاتیانی سەعودیە و ئەو بیانیانەی لەو وڵاتە نیشتەجێن باشداری مەراسیمەکە دەکەن و ڕێگە بە باشداریکردنی هاوڵاتیانی وڵاتانی دیکە نادرێت. لە بەیاننامەیەکدا کە ئاژانسی ڕەسمی سەعودیە بڵاوی کردوتەوە هاتووە، وەزارەتی حەج و عومرە بڕیاری داوە مەراسیمی حەج تەنها بە بەشداری ئەو هاوڵاتی و نیشتەجێیانی سەعودیە کە ئارەزوومەندن و ئامادەبوونی تەنها 6,000 حاجی بەڕێوە دەچێت. ئاشکراشی کردووە کە ئەم بڕیارە بەهۆی بەردەوامی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و دەرکەوتنی جۆرەهانەوەی نوێی گۆڕاوی ڤایرۆسەکە دراوە. هەروەها وەزارەتی حەج و عومرەی سەعودیە ڕایگەیاندووە کە بەشداربوونی مەراسیمەکە دەبێت هیچ نەخۆشێکی درێژخایەنیان نەبێت. ئەو کەسانشی تەمەنیان لە نێوان 18 بۆ 65 ساڵە دەتوانن بەشدار بن بەو مەرجەی پێکوتەی کۆرۆنایان بەکارهێنابێت بە پێی ڕێکار و ڕێنماییەکانی دەوڵەتی سەعودیە. وەزارەتی حەج و عومرەی سەعودیە بنەمایە و بڕیارە بۆ ئەوە دەگێڕێتەوە کە هەمیشە حکوومەتی سەعودیە سەلامەتی و تەندروستی حاجیان و پاراستن و سەلامەتیانی بەلاوە گرنگ بووە و با لە پێشینەی کارەکانی خۆی دادەنێت. ئەوەش لە چوارچێوەی جێبەجێکردنی ئامانجەکانی شەریعەت دادێت کە پاراستنی مرۆڤایەتی بە گرنگترین دادەنێت. هاوکات ڕاگەیاندراوەکە جاختیش دەکاتەوە کە هەموو ئاسانکاریەک دەکرێت بۆ میوانانی ماڵی خوددا تا پەرستشەکانی حەج و عومرە بەجێ بگەێن و بگەن بە شوێنە پیرۆزەکان، هەروەک لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە باشترین شێوە پێشوازیان کردووە لە زیاتر لە 150 ملیۆن حاجی. ڕاگەاندراوەکە باسی لەوە دەکات کە جێبەجێکردنی ئەو ڕێکارانە لە دوای وردبینی تەواو دێت بۆ دۆخەکە دوای بەڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا و دروستبوونی مەترسی زیاتر کە ئێستا وڵاتانی جیهان هەموو ڕێگەیەک دەگرنە بەر بۆ پاراستنی هاوڵاتیان و دانیشتوانی ناوخۆ. هەروەها بڕیارەکە بە سوود دەبێت بۆ وڵاتانی دیکە. ئەم بڕیاری حکوومەتی سەعودیە لە کاتێکدایە کە ڕەمەزان ڕێگای کردەوە بۆ گەشتی عومرە و بڕیاریش بوو مەراسیمی حەجی ئەم ساڵ بە بەشداری مسلمانانی جیهان بە ڕێژەیەکی سنووردار بەڕێوە بچێت، بەڵام لە کۆتاییدا مەراسیمەکە وەک ساڵی پێشوو بەڕێوە دەچێت بە بەشداری 6,000 کەس بۆ هاوڵاتیانی ناوخۆ و ئەو کەسانی لەو وڵاتەدا نیشتەجێن. ماوەی ساڵێک و 6 مانگە گیان ڕوبەڕووی پەتای کۆرۆنا بۆتەوە، سەرڕای دۆزینەوەی چەند جۆرێکی پێکوتەی کۆرۆنا، بەڵام هێشتا ڤایرۆسەکە بە مەترسی دادەنرێت و بەڵاوبوونەوەی کە ڕووی ڕەشیش لە هەندێک وڵات مەترسیەکانی زیاتر کردووە کە تا ئێستا ڕوون نییە چ کاتێک دۆخی سەرزەوی ئاسایی دەبێتەوە.